ئەم دیسکە ڕەنگا و ڕەنگانە کە بەرامبەر بە پەراوێزەکانی بریتانیا دانراون بە شێوەیەک دەدرەوشێنەوە کە سروشتی دەرناکەون، بەڵام لە ڕاستیدا هەموو ئەوانە لە سروشتەوە ئیلهامیان وەرگرتووە. وێنەکان بەشێکن لە پێشانگایەکی نوێ کە لە کیو ڕۆیاڵ بۆتانیک گاردێن نمایش دەکرێن. پێشانگای ناچراڵی بریلیانت کاڵەر درەوشاوەترین ئەو ڕەنگانەی کە تاوەکو ئێستا دروستکراون و بە پیۆر سترەکچرال کاڵەر ناسراون نمایشیان دەکا. ئێرە ئەو شوێنەیە کە هونەر و زانست پێکەوە کۆ دەکاتەوە. ڕەنگەکان لە ڕێگای لاسایکردنەوەی جیهانی سروشتیەوە بەرهەم هاتوون. ئەندرۆ پارکر ئەو پیاوەزانە و هونەرمەندەیە کە لە پشتی ئەم کارەدایە. ئێمە دەستمان کرد بە دروستکردنی ئەم ڕەنگە بۆ ئامانجی هونەری. هیوادارم ئەم ڕەنگانە بە شێوەیەک بن کە هونەرمەندان بتوانن بۆ دەرخستنی ڕەنگەکان بەکاری بێنن، بە تایبەتی کاتێک لەسەر باگراوندی ڕەش و تاری کار دەکەن. بەڵام ڕەنگەکان هەروەها بۆ بەرهەمی بازرگانیش نمونەیەکی باشن. ئێمە هەموو جۆرە شتێکمان لایە، لە مۆبایلەوە بگرە تا دەگاتە کاتژمێرەکان. لە کۆتاییدا ئەگەر بتوانین پیاوانەیەک بۆ ڕەنگەکان دابنێن، ئەوە دەشتوانین ئۆتۆمۆبیلیشی ڕەنگ بکەین. ئەوەش بەو واتایەیە کە چی دیکە هەرگیز ڕەنگی ئۆتۆمۆبیلەکان کاڵ نابنەوە، چونکە ئەم جۆرە ڕەنگانە مادەی ڕەنگیان تێدا نییە و تەنها مادەیەکی شەفافی تێدایە کە بە ملیۆنان ساڵیش کاڵ نابێتەوە. لە مێژە هونەر لە سروشتەوە ئیلهام وەردەگرێ. پارکر وەک هونەرمەندێک بۆ دروستکردنی بەرهەمەکانی ئەو ڕەنگانەی خۆی بەکارهێناوە کە لە سروشتەوە ئیلهامیان وەرگرتووە. یەکێک لەو شتانی کە دەتوانیت لێرەوە وەریگریت بۆ جۆرە نوێیەکانی هۆنەر و بەرهەمەکان ئەوەیە کە چۆن بتوانیت لە سروشتەوە بەگشتی فێر شتەکان بیت. ئەگەریمان بتوانین ئەوە بکەین کەواتە دەتوانین جیهان بکەین بە شوێنێکی بەردەوامتر. پارکر بەڕێوەبەری لایفسکەیپدا تاقیگەیەک کە پیۆر ناچرال کاڵر واتە ڕەنگی سروشتی بێگەرد بەرهەم دەهێنێ. ئەو هیواخوازە سەردانیکەرانی ئەم پێشانگایە زیاتر بایەق بە تەماشاکردنی ژیانی ناوسروشت بدەن. پێشانگای ناچراڵی بریلیانت کاڵەر لە 17 مانگی 5ەوە تاوەکو 26 مانگی 9 2021 لە گەلەری شێڵی شریوودی بۆتانیکال ئارد بەڕێوە دەچێت. بەفراوی نووری، دەنگی ئەمەریکا، واشنگتۆن.